نەخێر بۆ نەفسی خۆت، نەخێر بۆ چاودڕ و دەرونی خۆت، نەخێر بۆ گەدەی خۆت. لەم هەفتەیە سیمینارێکمە بۆ پۆلی 12 وتم من لە کاتی پۆلی 12مە بە دەگمەن خواردنی قورسمە خوارد، چونکە ئەزمموی خۆم هەیە کفتەیەک بخۆم شفتەیە بخۆم شەو خوێندن باش پێ ناکرێت ئەو ڕۆژەی بەیانی امتحانەمە بووە تەماتی سروکرا مەخوارد، نان و ماستاوێک مەخوارد، نان و شووتی مەخوارد. زمانە نەماوە زمانی ئەمە نان و شووتی، نان و کاڵک، نان و هەنجین بخوایەکێ لە مەرجەکان بوو، یەکی نان و میوە، یەکێ لە جاریواویکێ لە ژەمەکان بوو. بۆ ئێمە بەستم بەڵێ نەخێرەکەم بۆ گەدەی خۆم، نەخێرەکەم بۆ حەزەکانی خۆم. دایکم خوا باشی بۆ بکە قسەیەکی هەیە ئەڵێ چی نەفس مشتێکە ئەگەر بەری دەی دەشتێک کەما قسەیەکە و بەس ئەو زوو بە مناڵی پێوتی ڕۆڵە نەفس مشتێکە ئەگەر بەری دەی دەشتێکە بەڵێ تۆ دەبێت نەخێری بۆ بکەی. بۆ ئێمە خاڵێکی ترە گرنگە، نەخێر بۆ خێزان، نەخێر بۆ ژن و مێرد لەگەڵ یەکە، نەخێر بۆ منداڵەکان کە ئێستاکی هەندێک لە کتێبە دەروناسیەکان ئەڵێن سوودی نەخێر زۆر گرنگتر و مهمترە لە بەڵێکان، چونکە بەڵێکان مناڵ عەمەل شەڕەکە، بەس نەخێر بە قووەتێکە، بەهێزێکە، نەخێر چەسپاوێکە، نەخێر دامەزراوێکە. ئەو نەخێری کە مناڵێک هەر کاتێک گریاوە و توانێت هێڵە تۆش وەرە با بڕۆین بۆ تەعزیە شایی فڵان، ئەم مناڵە چەقاوە سوو دەرەچێت، ئەم مناڵە بێتامە بێت، ئەم مناڵە لە دایانگە و لە باخچە من بوومەتە پەن بەدەستێ. بۆ مەسەرەن من ژووری پەپولە ئەبەم بۆ باخێک بۆ شتێک سەرەکەم ئەوە گیرەڵ منش دەم نابێت، تۆ ژووری هەنگی، تۆ ژووری بۆنونە سێوی ئەگیرێت تەلەفۆن بۆ دایکەکەن وڵاوە دکتۆر جان ئەوە فێرە هەر کاتێ شتێ بێت خوا ئەگەر مەجای تیابی بن کورە عاقڵ یەکەم بۆ ئەژداد و ئابای من فێری نەخێری دەکەم با لە لای من بەس بۆ مەرجی دایک و باوک تەداخورم نەکە. یعنی من لەم ماوەیە وەڵڵی دایانگەیەکم هەیە ناوی شوێنەکە نایەنم چوم سەیری لیستی خواردنەکەم کرد لەسەر دیوارەکە سەرەکەم ناوی هەنێ مناڵ یاریرا سێ لە پشتە عەجیب و غەریبە دایکێکی ناتی وەڵام من کوڕەکەم نیسک ناخوا ئیتر مەیدەنێ بۆ من فێری نەکەم وەڵا شەربەت ناخوات ئەمە بەحسا بۆی ئێمەی مامۆستای دایانگەکەشی تر ئەم نەستەلێ فێر بین تر ئەمانەی نەدەینە چونکە کاکەم کوێخایە دایک و باوکی ئەڵێ ناخوا ئیتر بۆ فێری نەکەم. وەڵا نانی نازانم فڕنی ناخوا وەڵا سەمون ناخوا یەکێکی تر نووسی وەڵای هەنێکی نووسی نازانم لایەک وەڵم بگیرم یان پێ بکەنم بۆ ئەم دایک و باوکانە برنجی سوور ناخوا قەی ناگەڕێ وەڵای یەکێک وازام نووسیبی لەمە حەساسیت هەیە دوان سیانێک نەگەیەکێ دوان سیانی ڕێ حەساسیتی زۆر باش بەس باقیەکەی تری بەڕاستی ئەمانە پێویستی بۆیە نەخێر بەڕاستی مرۆڤەکان دروست دەکات ئەزمون پەیدا دەکات نەخێر گەورە و بچووک دەزانێت نەخێر بۆ کۆڵی ئاستەکان دەزانێت نەخێر و حکوومەت و کۆڵی هاوڵاتی دەزانێت دەبێت نەخێر هاوڵاتیە بێ بۆ حکوومەت دەبێت نەخێری حکوومەت هەبێ بۆ هاوڵاتی دەبێت نەخێری بەڕێوەبەر هەبێ بۆ منی کارمەند دەبێت نەخێری منی کارمەند هەبێ بۆ مراجعێک سەردانمانەکات دەبێت نەخێری هاوڵاتیەک بۆ منی بەختیارە بێ بڵێ بەڵێ نەخێر یەک دقە بۆستا کەسێکی تر مەکە ژوورە چۆ تۆ پێنج قوڵێکی نەدا بە من چۆن بتوانین ئەو بوێریەمان هەبێ بڵین نەخێر وەڵا کەسی جەریئە دکتۆرێکی برادرم وتی قەت وەک ئەو نەخۆشە عاقڵی نەکردم وتی جارێکیان نەخۆشێک ئەمویست پەلەکەم تەمە ناوی پسپۆڕەکەی نایەنم وتی ویستم عیلاجی بۆ بنووسم و ینی ویژدانن خۆشم هەستم کرد تۆزە پەلەم وتی نەخۆشەکە وتی کاکتۆرەگە تۆ پەلەتە من پەلەم نییە بۆ هێشتا هەنێ پرسیاری ترم ماوە پەلەمەکە وتیان ئەوە دی پێوتم بێئەدەبی و قسەی بەرزونزمی بەرامبەرم نەکرد بەجا برایەک لە شوێنێکا باسی کرد لە شوێنێک پێکەوە بین لە چەند دکتۆرێتی بەڕاستی فێری کردم قسەکەی ڕاستە ئەگە تۆ پەلەتە بۆ عەمەلیات یان بۆ ماڵی خەسوود یان بۆ داوەتێ چاوە دەرچێ ئەم پەلەی نییە قسەکەی زۆر ڕاست ئەم پەلەی نییە 15,000 پێداوی 15,000 ڕۆژی ئیشی پاری ڕۆژی کرێکاری وایە نە خۆمە بۆ خۆشم ڕاستە بۆ منیش بەختیاریش ڕاستە بۆیە خاڵێکی گرنگ و ڕاستە لەوچە پسپۆڕەکەی من جیاواز بێ مەسەڵی پرسیار وەڵامی تێدانێت چۆن پسپۆڕەکەم ئەشیعە و سۆنەرە فەحسەکەی بۆ کەمی تر بێت دکتۆرەکە جوابی بداتەوە زۆر جار گلەیمان لێکەن چونکە تەفسیلەکەی بێ بەڕاستی بە دکتۆرەکە بڵێ بە دکتۆری باتنیەکە بە دکتۆری ژنان و مناڵبوون بەڵام بەعام مەبەستەکەم لە چیا بوو کە بەڕاستی دەبێت نەخێر بکەین بۆیە دەبێت جەریء بین دەبێت تەریق نەبینەوە زۆر دەبێت تەسەووری وەڵامەکە بکەین جەنابەت بۆ نمونە مەسەن بەڕێوەبەری کەناڵەکەیان بەڕێوەبەری پرۆدیوسەریان بەرنامەیە وەک کوێخار ئەوە بکە یەک دقە نەخێر منیش یعنی چی سێ ڕۆژی جەژن سێ بەرنامە بە من تۆمارەکەی منیش ماڵم هەیە منیش خانوادەم هەیە منیش هاوسەرم هەیە منیش ژیانم هەیە منیش خەسوو غەزوورم هەیە بۆیە هەندێک جار نەخێرەکان تۆزێ ڕقە نەخێر بۆ معلوماتی جەنابەت خاتون تۆزێ ڕقە بەڵام ئەگەر تۆزێ فێر بین شتێکی زۆر باش و چاک و مەزبوط